دکتۆرە بۆ بینەران یا با بڵین بۆ چارەخوازان چ ڕێنماییەکتان هەیە پێیان بوترێت پێش ئەوەی بگەنە ئەو قۆناغی کە ددانیان دەمارەکانی ببڕن؟ بەڵێ خۆی باشترین ڕێنمایی ئەوەیە کە هەموو 6 مانگ جارێک واتە ساڵی 2 جار سەردانی پزیشکی ددان بکەن بۆی ئەگەر هات و کلۆریەک لە سەرچینی یەکەم یاخود چینی دووەمی ددانەکە هەبوو ڕێگری لێ بکرێت بە پڕکردنەوە بۆی کلۆریەکە نەگاتە دەمارەڕێن. ئەی پاک و خاوێنی ناودەم چەنە گرینگە؟ پاک و خاوێنی ناودەمیش شوشتن و داو بەکارهێنان ڕوڵەکی زۆر گرنگی هەیە بە تایبەتی داو بەکارهێنان لەناو خەڵکیدا ئێستا زۆربەی یعنی نەخۆش کە دێت بۆ لامان کە پێیان دەڵێن شوشتنت مەزبوطە و داو بەکارهێنان دەڵێ دکتۆر داوی هەر بەکار نایەنم بە شوشتنم هەیە. شوشتنەکە بە تەنیا کیفایەت نییە چونکە بینی ددانەکان بڵین فڵچەی ددان ناگاتە ناو ئەو جیانە فەزەڕورە بە داوی ددان پاک بکرێتەوە بۆی بەکتریا مەجاالوەر نەگرێت کە دانەکە کون بکات و بگاتە دەمار. زۆر چاکە. تەندروستی دەم و ددان تا چەند پەیوەندی هەیە بە بەشەکانی دیکەی جەستەوە؟ بەڵێ خۆی دەتوانم بڵم پەیوەندێکی زۆر تەواو هەیە لە بینی بڵین هەوکردنی ددان لەگەڵ بڵین بەدی هەڵتمان بە تایبەتی لەو نەخۆشانەی کە زەخت و سوکەریان هەیە دەکرێت مەسەلەن ئازاری ددان یاخو ئیلتیاباتێک وا بکە زەختی شخصەکە بەرز ببێتەوە یان سوکەری بەرز ببێتەوە زۆر جار دەبێتەوە هۆی ئەوەی کە ژانە سەر بگرێت. زۆربەی جار نەخۆش دێتە لامان مەسەلەن ئازاری گوێی هەیە ینی ئازاری سەری هەیە دەستە لای دکتۆری گوێ پێی دەڵێ مشکلت نییە بەڵکو ئازاری گوێیەکە ئیددانەکە داویەکەوە گوێ و هەروەها ئینفێکشنی زۆر لە ددان مەسەلەن کە بۆ مدەچی زۆر مایەوە نەخۆشەکە عیلاجی نەکرد دەکرێت لە ڕێگەی بڵەت ستریمەکانەوەتە جۆگەکانی خوێنەوە کاریگەری خراپی هەبێت لەسەر دڵ و هەروەها زۆربەی جار نەخۆش هەبوو ینی هاتۆتە کلینیک مەسەلەن دانەی خوارەوەی ئیلتیاباتی هەبوو هەر پشتگوێ خستووە و عیلاجی وەرنەگرتووە چارەسەری بۆ نەکردو ئەو ئیلتیاباتەوەی کردو پێستەکەوەکو کونبوونێک لە ڕووی دەرەوەی ڕوخساری دەرکەوتووە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی